تصويت عليه. لم تحصل الموافقة. تێپەڕانی یاسای بودجێ عێراق توێژێکی گرنگی ناوچە جێناکۆکانی نیگەران کردووە کە توێژی مامۆستایانە. لە نارتانی ئەو نیگەرانی مامۆستایانی ناوچە جێناکۆکان لەوە سەرچاوی گرتووە کە بەپێی یاسای نوێی بودجە لە عێراق شایستەی دارایی بۆ گواستنەوەی میلاکی مامۆستایانی ئەو ناوچانە بۆ سەر حکوومەتی ناوەند لە یاساکەدا دابین نەکراوە. چاوەڕوانی ئەوە بووینکەوە حکوومەتی عێراقی حەقەکانمان خزمەتەکەمان لەبەرچاو بگرێ حەقەکانمان بگەڕێنێتەوە بۆمان بە گواستنەوەمان بۆ ناو شاری کەرکووک چکەم ئێمە دەوامان هەموو کارێکمان ناو شاری کەرکووکە 20 ساڵە لە کەرکووکە خزمەتەکەی نزیکەی 500 خوێندنگا بەس لە کەرکووکەیە بێزگە لە دیالە و بێزگە لە مووسڵ و لە شوێنەکانی تر. مامۆستای کەرکووکین لێرە خزمەت بە خەڵکی کەرکووک دەکەین بەڵام بەم شێوەیە ئەمان بینن بەم شێوەی سیرمانەکەن لەکوێوە بۆیان بڕوا غەدرمان لێەکەن موچەیەکە کە شایستەی خۆمانە بەم شێوەیە تەعاملی لەگەڵەکەن غەدرێکی گەورەیە لە کوردی کەرکووک لە مناڵی کەرکووک و لە مامۆستایانی کەرکووک لە خوێندنی کوردی. سەرپەرشتیارێکی خوێندنی کوردیش لە کەرکووک پێی وایە فەرامۆشکردنی مامۆستایانی ناوچە جێناکۆکان لە سواسیەوەی یاسای بودجێ عێراقدا نادادیکی گەورەیە کە دەرەق بە مامۆستایانی ئەو ناوچانە کراوە و وەزارەتی پەروەردەی هەرێمیش بە کەمتەر خەم ناو دەبات. من پێم وایە هەر بە شێوەیەکی گشتی زۆر گەرم نەبوونە لەسەرەوەی کە ئەم فەرمانبەرانی کەرکووک نەخڵکرێتە سەر حکوومەتی ناوەند ئەوە بە شێوازی کارکردنەکانیش دیارە. من پێم وایە لە ئێستا بە دواشەوە ئەوە هەر نامێنێت چون بودجێ بۆ ماوەی 3 ساڵە تا 2026 بۆ نی هەر باسی ئەم ئاڵ گۆڕەش بکەین کەواتە ئەتوانین بڕین مامۆستایان تەواو ڕەشبین بوون بەرامبەر ئەم حاڵەتە بەڵام پاشخانینی لە داهاتوودا چۆن ڕێڕنگدانویی من پێم وایە خراپی بێت لە ناوچیری مامۆستایە ئەتر ئەگەر لە بواری هەڵبژاردنەکانە بێت چە هەر بارێکی ترا خزمەتکردن نابێت من پێم وایە ئەو دڵسۆزیە نامێن لە ناوجیری پەروەردەیە لە کەرکووک. پرۆسەی خوێندنی کوردی لە کەرکووک و ناوچا و شێوەکانی لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە تا ئەمڕۆ لەسەر دەستی مامۆستایان بەردەوام بووە. هیوا ئومێدیە و مامۆستایانە جێژیکردنی پلەکانیان بوو لەسەر میلاکی وەزارەتی پەروەردەی عێراق بەڵام یاسای نوێی بودجە ئەو خەونەی مامۆستایانی هەرێمی لە ناوچە جێناکۆکان پوچەڵ کردەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.